شەهیدان خاوەنی ڕاستەقینەی ئەم وڵاتن. بۆ ڕۆشناییشەوە زەنگەکان سەرۆک ئاپۆ لەو ڕۆژەوەی کە تۆم بینیوە و ناسیوە هەست بە ژیانەکەم دەزانم کە کێم و دەبێت چۆن بژیم ینی فکر و تێڕامانی تۆ منی بە من ناساند و فێری کردم کە بەمانا بژیم فێری ئەلفوبێ ئازادی و سربەستیت کردم لە فێرگەکەی تۆدا چەندە زەحمەتیشم کێشا بێت هیچ ڕۆژێ لە ڕۆژان دوودڵی پەشیمانیم ژیان نەکرد چونکە تیایدا هێزی واتام کەشف کرد هێزی فکر و هێزی مرۆڤ کەمێکیش بێت لەوە تێگەیشتم کە هیچ شتێک مستەحیل نییە و مرۆڤ چی بکاتە ئامانج دەتوانێت پێی بگات بەمەرجێ کە لەو ئامانجەدا جددی بێت و پێی باوەڕ بێت وەکو ژنێک و وەکو کوردێک ئازادیم کردە ئامانج و لە دڵەوە باوەڕیم پێکرد بۆ ئەمەش بە حەسرەتەوە بووم کە بۆ ساتەوەختێکیش بێت لە نزیکەوە بتبینم و تند لە باوەشت بگرم و هەناسەیەکم بدایە و پاشان ئەوەی لە دڵمایە دەرحەق بە ئازادی خۆم و ژنان و گەلەکەم لەگەڵ تۆدا و توێژی بکەم. لە مندا ورە و ئاراستی تێکۆشانی دیاری کردووە ئێستاش لە نێو ئەو بێدەنگی و مردنەی کە لە باشووردا هەیە و دیتنی تۆم خۆم ئاراستی تۆی بێهاوتا دەکەم و لەبیر هەمیشەش لە قونجێکێکی مێشکماندا یادگایەکی پڕ لە بەرخۆدان هەر لە سەرکێشی و شەڕ و تێکۆشانمان تۆمار کرابوو تەنیا ئەوەندەی دەویست چویستێک دەرکەوێت و باو بگرینەوە بەنامەی پڕ لە فەلسەفەکەی فانیفەستۆی ژیانی ئازادی نووسیەوە و بە چالاکیە گیانبازیەکەی گەورەترین شۆڕشی فکری ئەنجامدا لە دژی هەموو زەهنیەتە کۆیلۆ بەکرێگیراوەکان بەهێزترین شۆڕش ویژدانی ئەنجامی لە بەرامبەر ئەو ویژدانی کە خەوتون ئەو ویژدانانەی بوونەتە بەستەڵەکی بەفر ئاگر لە هەموو دەسەڵاتداری و زەهنێتی پیاوسالاری و گەندەڵی و بێباوەڕبوون بەردا لە مردنی ژیانێکی پڕ لە هیوا و بێکۆتایی ئافران لەم 14هەمین ساڵوەگەرەدا ئێمە وەک ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستان هەڤاڵڤیان وەک دامەزرێنەری پێشەنگی تێکۆشان و خەباتی ڕێکخراوەکەمان وەک پێشەنگی ڕاستەقینەی هەموو ژنان دەبینین و خۆمان بە قەرزاری هەڤاڵڤیان دەزانین بۆ وەڵامدانەوە و بە خاوەندارەتیکردنی تەواوی ڕەنج و تێکۆشانەکەی پەیمان دەدەین بە ڕۆحی گیانبازانەی هەڤاڵڤیان تێکۆشانێکی سەردەمانە دەست پێ بکەین و کۆتایی بە داگیرکاری و ژنکوشتن و هەموو گۆشەگیریەکان دەهێنین. نامرن شاهید نامرن شاهید نامرن ژن ژیان ئازادی ژن ژیان ئازادی ژن ژیان ئازادی